وەزعی زیندان ئەرە تەقیتۆ زیندان 2600 کەس تێدا 900 کەسیە لە هەموو شتێکی کەم و کوڕی هەیە لە هەموو شتێکی لەفزین و بە ڕسمی من و بە دەنجم بە هەموو حکومەت جوێی لێبی وەزعی زیندان زۆر سڕە ڕۆژانە شەڕی تێداکرا ڕۆژانە خەڵک دێ خۆی انتحارکە ڕۆژانە کێشە و هەموو شتێکی لێ دەکەوێتەوە زیندان ئاخر دەرەوە وەزعی خراپە بە سەرۆک و سەرۆکی حکومەتی جوێی لێبی گەندەڵی ئێرە و ماری خوای هەیە یعنی لە بە هەندێکە لۆنگۆم کردیەوەی سەرۆکی حکومەت هەموو جوان لێبی ئاگاداری زیندان بن ئەوەی کە دەڵێ وەزعی زیندانی باشە ڕاست ناکە وەزیری کارباری کۆمەڵایەتی دێتی ئێرە دەڵێ وەڵی تەمینمان کردیە وەزعی زیندانە هیچ حیوانیە وەڵی ئەو پەڕی خراپیمانە ئەو پەڕی زیندان دێ یعنی هەموو خەڵک لە خۆی بێزارە وەزیر نهاتە ناو خەڵکی لە تەلەڤیزیۆن بەدەرەکەوی دەڵێ چیمە ناو خەڵکی ئەسڵەن نایەتە ناو سزمی لەو بەری لە بینایی دێ و لە خۆی قاوەکی بخواویان داوەتی بەلای مدیری و دەگەڕێتەوە تێلەگەی ئێستاش ئەو شتانە بە خەڵک بزانی بە هەموو دنیا بزانێ ئەو شتەی ئەو پارتە شعرەشم لەسەر زیندانە واقعەتی نێو زیندانە با بڵاو بتۆ بە هەموو دنیا بزانی ئەڵێن زیندان دەی چاکسازیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە داعش ناداعش مەرد و نامەرد لەسەر لەسەر گازیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە بەعزە خەڵکێکمان تایە دووڕووە مەسلح چییە وەک بەرازیە بەس چییە بڵێن مەئموور لێی ڕازیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە بەعزە خەریکی دەرمان خواردنە و بەعزە خەریکی هەتی و بازیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە ئەوەتە بێتاوان لە گۆشەی زیندان ئاڕزیە تاوان باریش لە دەرەوە لە ناو لێکزیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە ناوێرم دەنگم هەڵبڕم بڵێم خودای من یان سەرۆکی حکومەت خەڵکی هەمووی ناڕازیە دەزانم دەم بەنە دەرەوە و زەحمەت نییە یەک دەرزیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە زووترین چشت باشترین شت ئەوەیە بەداکم بڵێن لە ئێستاوە بۆم دابنێ مەراسیمی تازیە چێ دەڵێ زیندان دەی چاکسازیە